ناکۆچەکانی یەکێتی و پارتی لە قوڵبوونەوەدان لە ماوەی ڕابردوودا دۆسیە ئەمنیەکانی نێوان مەسرور بارزانی و باڤڵ تاڵەبانی نێوانی یەکێتی و پارتی ئاڵۆز کردهبوو. بەڵام ئەم جارە ئەگەری ئەوە لە ئارادایە دۆسی پێجێنانی حکوومەتی خۆجێی کەرکووک ناکۆشی نێوان هەردوو لا قوڵتر بکاتەوە. بەپێی زانیاریەکانی سبەی یەکێتی کە خاوەنی 5 کورسیە لە کەرکووک تا ئێستا سەرکەوتوو نەبووە لە پێجێنانی هاوپەیمانیەتیەکی بەهێز تا بتوانێت پارێزگار و یەکەکان ژێڕیەکانی کەرکووک دابنێت، بەتایبەت کە پارتی لەگەڵدا نییە و نەیتوانیوە بەرەیەکی کوردی مسۆگەر پێک بهێنێت. پارتی کە چەند دۆسیەکی هەڵواسرامی لەگەڵ یەکێتی هەیە، لەسەر و هەمویانەوە سکاڵاکەی یەکێتی لە بەغدا لەسەر یاسای هەڵبژاردننی هەرێم و دابشکردنی کورسی کۆتاکان کە ئەگەر لە بەرژەوەندی یەکێتی بشکێتەوە ژمارەیەک کورسی مسۆگەر لە چیز پارتی دەدات. لەبەرەوە تا ئێستا پارتی ئامادەنیە بەشێک بێت لە هاوپەیمانێتیەک کە سەنگی بەلای یەکێتی دابێت. لەم هەلومەرجەدا ناکۆچەکان لەسەر کەرکووک بەرەو قۆناغێکی جددی دەچێت، بەتایبەت کە تورکیا وەگلایەنێکی کاریگەری دەرەکی هاتووەتە ناو هاوکێشەکەوە. تورکیا دەیەوێت هاوپەیمانێتیەک لە کەرکووک دابێتە ئاراوە کە هەم بۆ پێگهاتەی تورکمان باش بێت، هەم یەکێتی تیا باڵادەست نەبێت. تورکیاوی بەڕوونی ڕاگەیاندووە کە ناهێڵن لە کەرکووک نەخشە ڕێگەی یەکێتی سەرکەوێت. بۆ پێی ئەنقەرە یەکێتی بە هاوپەیمانێتی لەگەڵ پەکەکە تۆمەتبار دەکات. قوڵبوونەوەی ئەم ناکۆچانە هاوکاتە لەگەڵ جموجوڵەکانی پێجێنانی حکوومەتی خۆجێیی کەرکووک. دادگای فیدراڵیش لەسەر لێواری بڕیاردانە لە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئاڵنگاریە ناوخۆیەکانی بەردەم پرۆسی پێجێنانی حکوومەتی خۆجێیی کەرکووک لە کاتێکدان کە ململانێ و پێکدادانە سنووردارەکانی نێوان ئێران و ئەمریکا ڕوویان لە هەڵکشانە. ئەمەش دیمەنی سیاسی و ناکۆچەکانی یەکێتی و پارتی دەباتە قۆناغێکی قوڵتر کە لە سایی نەبوونی هیچ دەست پێشخەریەکی ڕێککەوتندا ئەگەری ئاڵۆزترکردنی ناکۆچەکانی بەدوادادێت.